بەڵێت دەچینە لای تەوریەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان هەروەکو ئاماژەمان پێدا دوێ ئەوەی لە مای ڕابردوودا بە بڕای پافەزڵە تاڵەبانی بڕادرا چەند مەڵبەندێکی نوێی لە سنووری پارێزگای کەرکووک بکرێتەوە لە ئێستادا و بڕیارەت خراوەتە بواری جێبەجێکردنەوە کە گرنگێکی زۆری دەبێت بۆ زیاتر ڕێخستنەوەی کارەکانی ناویەکێتی هەروەها خزمەتکردن بە هاوڵاتیانی ئەو سنوورە. بۆقسەکردن لەباری ئەو پرسەوە میوانداری بەڕێز ئیدریس حاجی عادل جێگیری مەڵبەندی خۆرئاوای کەرکووکمان کردووە. کاک ئیدریس سڵاو لێبێت بەیانیت باش دەستپێک دەپرسین ئەمان چۆن لاکردنەوەی ئەو مەڵبەندانە لە ئێستادا لە سنووری کەرکووکدا چییە؟ بەیانی جەناب تیژ باش بەیانی سڵاو و ڕێزمان هەیە بۆ بینەرە ئازیزەکەی کورسات نوویست. زۆر سپاس. دیارەکردنەوەی سێ مەڵبەند لە سنووری پارێزگای کەرکووک لە بەرنامەی یەکێتی نیشتمانی کوردستان و لە درێژە پێدانی و بایەخدانی یەکێتی نیشتمانی کوردستانە بە شاری کەرکووک ماوەیە پێش ئێستا بە بڕیاری دەستەی کارگەڕی و جەنابی کاک پاڤێڵ جەلال تاڵەبانی دوو مەڵبەندی دیکە لە سنووری پارێزگای کەرکووک زیاد کراوە. ئەویش مەڵبەندی هەفتەی ڕۆژهەڵاتی کەرکووکە کە بارەگاکەی لە دبسە قەزا و نەحیەکانی دبس و پردێ و سەرگەڕان و شوان و ئەو سنوورانە لە خۆ دەگرێ. مەڵبەندی هەژدەی ڕۆژهەڵاتی کەرکووکیش کە بارەگاکەی لە قەزای داقووقە قەزای داقووق و شاروچکەی قەرەهەنجیر و شاروچکەی لەیلان و تۆبزاوای و یایچی لە خۆی دەگرێ. دیارە کردنەوەی ئەو مەڵبەندانە ئەندامێکی سەرکردایەتی ئەبێتە لێپرسراویان بایخی یەکێتی نیشتمانی کوردستانە بەو سنوورە و هەمومانیش ئەزانین لە دوای ڕیفراندۆم و لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆمەوە لە 2017 ئەو سنوورانە چی سنووری دبست چی سنووری قەزای داقۆق تەعریب و بە هەموو شێوەیە چۆن ئەڵێ کاریگەری هێزە عێراقیەکان لەسەریان هەیە بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان ئیستا بە باشی زانی بۆ ئەوە زیاتر و زووتر دەنگی ئەو سنوورانە بگەیێتە مەکتەبی سیاسی و یەکێتی و بگاتە هاوسەرۆک ئەو مەڵبەندانەی کردوتەوە. لەوەیش زیاتر یەکێتی نیشتمانی کوردستان ئەندامێکی دەستەی کارگێڕی کردەتە سەرپەرشتیاری مەڵبەندەکانی کەرکووک و سلاحەدین. ئەویش هەڤاڵ کاک ئاسۆ مامەندە کە بارەگاکەی لە کەرکووکە کۆمەڵێک ئەندامی سەرکردایەتی لەگەڵیا هەیە سەرپەرشتی مەڵبەندەکانی کەرکووک و دبس و داقووق و دووس خوورماتووەکە. دیارە ئەمەیش لە ئێش و ئازارەکانی ئەو سنوورە کەمەکاتەوە و ئەتوانین بڵێین زیاتر ئێش و ئازارەکانیان ئەگەیەتە ناوەندی بڕیاری یەکێتی بۆ ئەوانیش تا چارەسەری گونجاوی بۆ بدۆزنەوە. بەڵێ کاک ئیدریس مەڵبەندەکان تا چەندێک کاریگەریان هەیە بۆ ئاگاداربوون لە نزیکەوە لە کێشەی هاوڵاتیان تا چەندێک ئەم مەڵبەندانە دەتوانن چارەسەری کێشەی هاوڵاتیان بکەن ڕۆژانە ئێوە بزانن کە هاوڵاتیان کێشەکانیان چیە چۆن بتوانن چارەسەری بکەن؟ دیارە ئەگەر ئێمە سێر مێژووی یەکێتی نیشتمانی کوردستان بکەین لەگەڵی کەرکووک و کەرکووکیەکانە ئەوە وەکو ماسی و دەریا وایە دوانەیەکی لە یەکدانە بڕاوە. یەکێتی نیشتمانی کوردستان لە سەرەتای دروستبینیەوە بایخێکی یەکجا زۆری دابەتە کەرکووک بە تایبەت ڕوحشاد جەنابی مامجەلال کە بەردەوام لەگەڵ ئێش و ئازاری کەرکووکیەکانە بووە. ئێستاکەیش کە جەنابی کاک پاڤۆڵ وەکو هاوسەرۆکی یەکێتی کە ئەوێ بەرنامەکەی جەنابی مامجەلال زیندوو بکاتەوە. هەمومان ئەزانین حزب ئەمرازە، حزب بۆ ئەوەیە بێتە پردێک لە نێوان دەسڵات و لە نێوان جەماوەرە.
ئەم ناوچانەیش کە ئاماژەمان پێی کرد تاکو ئێستاکە لەسەر حکومەتی عێراقا کە ناوچەی جێناکۆکە ئەو ناوچانەیە کە کێشمەکێشم و جێناکۆکە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی ناوەندە. بەڵام ئەم ناوچانە بە زۆری لەسەر یەکێتی نیشتمانی کوردستان حیسابە، وەکو وتمان ئەمە دوانەیەکی لە یەکدا نەبراوە لەگەڵ یەکێتیدا. ئەم ئەنجومەنی سەرکردایەتی زوونی کەرکووک سلاحەدین لەگەڵ ئەو چوار مەڵبەندە بە دڵنیاییەوە ئێش و ئازارەکانی سنوورەکان ئەگاتە مەکتەبی سیاسی و ئاگاتە هاوسەرۆک و هاوسەرۆکیش لە ڕێی خۆیانەوە، لە ڕێی نوێنەرانمانەوە لە بەغدا، لە ڕێی سەرە کۆمارەوە ئەتوانن چارەسەری بۆ بدۆزنەوە. لەبەرەوەی وەکووتمان ئەم سنوورە جێی ناکۆکە، چۆن ئێمە بایخمان پێی داوە شەڕی ئەەکەین ئەمانەوێ کوردستانی بوونی ئەو سنوورە بپارێزین، لە هەمان کاتدا عەقڵی شۆڤینی عارەبیش شەڕی ئەو سنوورانە ئەکەن کە ئەیانەوێ ئەو سنوورانە بەشێ بێ لە مسەلەسی عارەبی سوننا و لە کەناڵە جوانەکەی خۆتانەوە ڕۆژانە ئەبینن شەڕی خاکە، شەڕی زەوتکردنی زەویزارەکانە، شەڕی گۆڕینی بەڕێوبەرەکانە، شەڕی بە هەموو شێوەیە شەڕەکەن. بۆیە ئەم سنوورانە پارێزەرێکی گەلەکە، محامیەکی گەلەکە کە ئەو محامیەش دڵنیام تەنیا بە یەکێتی نیشتمانی کوردستان و بە نوێنەرانی یەکێتی نیشتمانی کوردستان ئەکرێ. لەو سنوورە لە ڕابردوویشە مێژوو شایەتە کە یەکێتی لەو پێناوەدا چەند قوربانی داوە لە شاخ، چەند تەسحیە و خزمەتگوزاریشی بەو سنوورانە گەیاندووە لە شار، بە تایبەت لە دوای 2003ەوە ئەتوانین بڵێن یەکێتی نیشتمانی کوردستان بەقەد حکومەتی ناوەندی عێراق دەستی خزمەتگوزاری بۆ سنووری کەرکووک و ئەو سنوورانە درێژ کردووە. هەمومان ئاگدارین کە یەکێتی نیشتمانی کوردستان ئیدارەی ئەو کاتەی سلێمانی 55 گوندی لە سنووری قەزای کەرکووک ئاوەدان کردەوە. گوندی وا هەیە ئێستاکە سەدان ماڵی تایە، گەڕەکی وا هەیە لە شاری کەرکووکە کە بۆ نمونە شۆراوی کەرکووک کە ئیسە گەورەترین و گرانترین شوێنە لە کەرکووکە لە سەردەستی یەکێتی نیشتمانی کوردستان ئاوەدان کراوەتەوە. و یەکێتی نیشتمانی کوردستان من بەس لە سنووری قەزای داقووق 5 هۆڵی بۆنەکانی دروست کردووە. بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان دڵنیام لەم قۆناغا مەترسی دارە. کاک ئیدریس باسی کێشەی ناوچە جێناکۆکانە کرد لە ئێستادا کردنەوەی ئەو مۆمەندانە تا چەند دەبێتە هۆی نەمانی کێشە لە ناوچە جێناکۆکاندا یاخۆ کێشەی ناوچە جێناکۆکان چارەسەر دەکرێت. تا چەندێک لەو ناوچانە مەڵبەندتان کردوتە هەڵتان داوە کە زۆرترین مەڵبەندتان لە ناوچە جێناکۆکەکان و ناوچانەی کە لە کەرکووکدا کێشەی لەسەر و بە تایبەتی کە بەردەوام عەرەبی هاوردی بۆ دەهێنرێت. بەڵێ من لەسەر پرسیارەکەی جەنابەت وەڵامم دایەوە کە یەکێتی نیشتمانی کوردستان ئەندامێکی دەستەی کارگێڕی لە کەرکووک دابنا کۆمەڵێ ئەندامی سەرکردایەتی لەگەڵا 4 مەڵبەندی لەو سنوورە کردوتەوە بۆ ئەوە کردوێتەوە یەک کێشەی جەماوەر و سنوورەکە بگەێنێتە یەکێتی و لە ڕێی یەکێتیوە لەگەڵ ناوەندی بەغدا چارەسەری بۆ بدۆزێتەوە. دوو بۆ خزمەتکردن و خزمەتگوزاریە بەو سنوورانە کەوتم بە تایبەت لەو نۆ شار و شارچکەی پارێزگای کەرکووکە و بە دڵنیاییەوە کاریگەری زۆر باشی ئەبێ بۆ خزمەتکردنی سنوورەکە هەم لە ڕووی ئەمنیوە هەم لە ڕووی بە گژاچوونەوەی تەعریب و داگیرکاریوە هەم لە ڕووی خزمەتگوزاریەوە. بەڵێ
کردنەوەی ئەو مەڵبەندانە تا چەندێک دەبێتە هۆکار تا چەند دەبێتە کار ئاسانی بۆ نزیکبوونەوە لەگەڵ نەتەوە و لایەنەکانی دیکەدا هەڵبەتەکردنەوەی مەڵبەندانە تەنها بۆ ئەوە نییە کە هەژمونی کوردیخۆ بۆ چارەسەرکردنی کێشەکانی کورد ڕاستەخۆی کارێکی گرنگە بەڵام لەگەڵ ئەودا تا چەندێک دەبێتە هۆکارێک بۆ نزیکبوونەوە لەگەڵ لایەنەکانی دیکەدا لەگەڵ نەتەوەکانی دیکەدا. یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر ڕێبازەکەی جەنابی مام جەلال دیارە لە کەرکووک و دەوروبەری کەرکووک باخێکی یەکجا زۆری داوەتە پێکەوە ژیان کە مام جەلال ئەوی چەپکە گوڵەکەی مام جەلال بەڵێ ئێستاکە لە جیاتی ئەوە ئەندامێکی سەرکردایەتی لە سنووری پارێزگای کەرکووک بێ ئێستا ئەتوانم بڵێم لە سنووری پارێزگای کەرکووک دا ئەندامی سەرکردایەتی لەگەڵ ئەندامێکی دەستەی کارگێڕیە کارەکە لەناو ئەم ئەندام سەرکردایەتیەکانیشە دۆسەیەکەیە کە دۆسەی نەتەوەکانە دۆسەی پێکەوە ژیانە بە تاکید کاریگەری زۆر باشی ئەبێ لە ڕووی ئەوەوە کە پێکەوە ژیان لەگەڵ ئارەبی ڕەسەنی کەرکووک لەگەڵ برا تورکمانەکاندا کە پردێک دروست بکەین هەمومان قازانجی لێ بکەین و بە تاکید کەرکووکی هەمومانە بەڵام کەرکووک جوگرافیەن مێژوویەن بەشێکی دانەبراوە لە خاکی کوردستانی باشوور. تا چەندێک دەتوانێت کە پەیوەندی لە نێوان یاخود پەیوەندی حیزبەکان لە نێوان یەکێتی جا ڕێکخراوتر بکات کارەکان ئێمە باشتر بەڕێوە بەرن. گەرگەبستی دەنگی من پرسیارەکەم دووبارە دەکەمەوە تا چەندێک دروستکردنی ئەم ماڵبەندانە کردنەوەی ئەم ماڵبەندانە لە ڕووی کاری ئۆرگانیەوە دەتوانێت کە کاروبارە حیزبەکانی ناوێکێتی ڕێکخراوتر بکات. بە تاکید جەماوەری کەرکووک خۆی لە خۆیدا یەکێتیە. جەماوەری کەرکووک هەر لە دروستبوونی یەکێتیوە پشت و پەنای یەکێتی بووە جەماوەری کەرکووک. بەڵام ئەگەر هەڵبەز و دابەزێکی تیابێ ئەگەر جەماوەرەکەیش نەختێ لێمان عاجز ببێ بەکردنەوەی ئەم مەڵبەندانە بە ئەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ ئێش و ئازاری جەماوەرەکەدا بژێ لە هەموو سنوورەکان لە هەموو شار و شارچکەکان ئەندامانی سەرکردایەتی ئێمە کادری ئێمە لەگەڵ خەڵکیەکەی خۆمانە بژێ من دڵنیام یەکێتی نیشتمانی کوردستان ئەتوانێ جەماوەری کەرکووک ئاشت بکاتەوە. بۆیە جەماوەری کەرکووک وەکووتم دوانەیەکی لە یەکدانە بڕاوە لەگەڵ یەکێتی و دڵنیام بەکردنەوەی ئەم مەڵبەندانە دیسانەوە قەڵای سەوزی یەکێتی کە کەرکووکە قەڵاکە نۆژە نەکەینەوە شەقامی کەرکووک ئاش دەکەینەوە جەماوەری کەرکووک ئەکەینە ئەو جەماوەرەی کە لە کاتی جەنابی مام جەلالە کە بەشێ بوو لە یەکێتی نیشتمانی کوردستان و دڵنیام بەکردنەوەی ئەم مەڵبەندانە کاریگەری زۆر ئەبێ لەسەر ئەو دۆسەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئیدریس حاجی عادەت جێگیری مەڵبەندی خۆرئاوایی کەرکووک. سپاس بۆ میواندارەکە، زۆر سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی بەیانی ئەمڕۆی کورسان نووس.